مناڵ ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەی یاخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ بۆچی لەبەر ئەوەی یەکەم جاری ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و لەگەڵ ئێوەی هاوڕێمە بە یەکەوە دانیشین و هەنێ گفتوگۆکەین ئەیەوە پێتان خۆشە هاتمە گوندەکەیەوە هەر بشین ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ باخ سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی پیرەمەگرون سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەمڵێ قایم بۆ خۆتان مناڵەکان حەزەکەن سەرەتا چیرۆکێکی کورتان بۆ بجێڕمەوە زۆر باشە کەواتە بە ئاقلی و بە بێدەنگی گوێم لێ بگرن باشە کچێکە بوو ناوی ئاڵێ بوو ئاڵێ وا ڕاتبوو شەوانە لە باوەشی دایە گەورە بەدەم چیرۆکەکانی دایە گەورەوە خەوی لێ بکەوێ دوێنێ شەو دایە گەورە ئەم چیرۆکەی بۆ ئاڵێ گێڕایەوە وتی لە بیرم یە ڕۆژێک دەمە و ئێوارە دایکە سمۆرە و بێچۆکانی لەسەر دارگوێزێ بە نەرمی یاریان نەکرد بەڵام سمۆرە سوورەی پچکۆلە بەدەم یاریکردنەوە گەڵاکانی دارگوێزەکانی ئەقرتان و لقەکانی ئەشکان دایکە سمۆرە وتی سوورە گیان بۆ گەڵاکان لێکەیتەوە لقەکان نەشکێنیتەوە ئەی نازانی ئەگەر ئازاری دارەکان بەی خۆر لێمان زیز ئەبێت و چیتر هەڵنایەت سوورە وتی جا چییە با خۆر هەڵنێت ئێمە خۆرمان بۆ چییە دایکی وتی ئەگەر خۆر هەڵنێت زەوی گەرم نابێت و ئاوی ڕووبار و دەریاکان نابن بە هەڵم سوورە وتی جا چییە با ئەو نەبێ بە هەڵم دایکی وتی ئەگەر بە هەڵم بوو نەبێ هەوریش دروست نابێ سوورە وتی جا ئێمە هەورمان بۆ چێ دایکە دایکی کە زانی خەریکە شەودایە سوورەی کردە باوەش و وتی ئاخر ئەگەر هەوریش نەبێ باران نابارێ سوورە وتی ئێمە باران نەبارێ خۆ سەرماشمان نابێ ئەو کاتە دایکی وتی ئەگەر باران نەبارێ دار و گوڵ سەوز نابێ سوورە وتی مە حەزم لە سەوزایی نییە من هەر گوێزی خۆمە خۆم دایکی وتی ئەگەر دارەکان سەوز نەبن و وشک بن و هیچ خواردنێکمان دەست ناکەوێ و کاتە سوورە وتی جابا دارەکان وشک بن خۆ ئێمە گوێزی زۆرمان هەیە گوێزمان زۆر کۆ کردوێتەوە بۆ خۆمان ئەی خۆی دایکی وتی ئەگەر دارەکان وشک بن وردە ئۆکسجین نامێنێ و ژیان ڕاوەسێ لەو کاتەیە سوورە هەستی بە زیانەکانی زیزبوونی خۆر کرد بۆیە بە خێرایی بە دایکی وت واتە ئیتر خۆر نابینینەوە دایکی وتی ئێستا خۆر لەو دی و چیاکەوە گوێی لە ئێمەیە ئەها واتە ئەو چیایە بیننیەوە خۆرەکە لەو دی و چیاکەەوە گوێ لە ئێمە شەگریە وتی ئەو ئێوێ بزانێ ئێمە لەمە و دوا چی ئەەکەین سوورە وتی ئێمە ئێستا ئەبێ چی بکەین دایکە دایکی وتی ئەبێ ئێمە هەمومان دارستانەکەمان خۆش بوێ سوورە وتی بەڵێن بێ ئیتر ژینگەکەمم خۆش بوێ دایکی وتی دڵنیا بە لەبەر ئەوەی بڕیاری یاوە ژینگە و خۆش بوێ سبەینێ خۆریش ئەگەڕێتەوە بۆ لامان مناڵەکان چیرۆکەکە خۆش بوو هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ ئەو ئاقلەی خۆتان لێبەن زۆر باشە با ئێستا بێمە لاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە کوا ئەحمەد چۆنی باشی باش ئەی خوار باشبی ئەحمەد جان تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵ ئەی ئافرین هەر بشی ئەحمەد بەڵ جۆ لە چیرۆکەکەمان بوو بەڵ چیرۆکەکەمان باسی پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە کرد وایە بەڵ باشە تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵ ئەگەر لە قوتابخانەکەتانە شتێک لەسەر زەویەکە کەوتبوو تۆ چیەکەی ئەمە ناوتەنە خۆڵەکەەوە ئافرین ئەگەر نێکین ناوتانەکەی خۆڵەکە و پۆلەکەمان چی لێت پیسە بێ وای لێت ژینگەی قوتابخانەکەمان بە کەڵکی خوێندن نامێنێ و حەزمان بە خوێندن نامێنێ وایە بەڵ یەک چەپڵێ قایم بۆ کاکە ئەحمەد لیا گیان بەڵێ تۆ چۆنی
باش ئەی خوار باشبی لیا جان بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بژی لیا بەڵێ باشە ئێرە گوندەکەی ئێوە گوندی باخ لە بەڵێ وەرزی زستانە ساردەیان گەرمە ساردە ساردە وایە بەڵێ ئێمە ئەبێ دارەکان ببڕینەوە لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە نەخ بۆچی بۆی ژینگەکەمان پیس نەبێ ئافرین بۆی ژینگەکەمان پیس نەبێت لیا بەڵێ باشە تۆ ئەزانی سوودەکانی دار چییە؟ بەڵێ ئادی سوودەکانی چییە؟ سوودەکانی دار ئۆکسجی ئۆسجینی لێوەرەگرین ئافرین وایە ئێ سوودی بەرەکەت و خێری تایە بەرەکەی وایە ئەجا زەویشمان بۆ فێنگەکە وایە بەڵێ چونکە ئێمە لە وەرزی هاوینە ئەگەر ئەو ناوچانی کە دار و دارستانە بەراورد بە ناوچەکانی کە دارستانی لێنیە فێنکترە وایە بەڵێ بۆیە ئێمە نابێت دارەکان ببرینەوە و پێویستە دارەکان لە ناوچون بپارێزین وایە بەڵێ ئەفەرین لیاجان لیا بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی بە دەی گۆرانی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ پشا بچکۆلانە دیتین لایواوە زۆرجانە تووکی درێژە کلکی حەزی لە یاریە هەردەم لەگەڵ مایە ئەو زۆر بەتوانایە هیوایەتی ڕاوە ئەفەرین یەک چۆپڵەکانی بۆ لێبەر هەژارگیان بەڵێ چۆنی باش باشی باش ئەیا خوا هەر باش هەژارگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلیسیم لە پۆلی سێ ئەی ئەفەرین هەر بشی هەژارگیان بەڵێ ئەدی پێم بڵێ ئێوە وەکو کوڕەکانی گوندەکە بەڵێ. ئەو کاتانەی کە قوتابخانەتان نییە و پشووی هاوینە زیاتر خۆتان بەچێوە سەرقاڵەکەن تۆپتۆپێن و چاوشارکێ و هەڵماتی یاریانە و ڕست و ڕستمێنشتی واتە ئەو یاریان ناکەن کە وەکو وەرزشێک وایە و سوودیە بۆیەوە وایە باشە مناڵ یاری بە مۆبایل و ئایپاد و شتانەکە یان ئەو یاریانەکە وەکو ئێوە سوود بە جەستەیان بگەێنێ باشترە ئەو یاریانەکە کە سوود بە جەستەیان بگەێنێ ئافرین هەر بشی باشە چ ڕێنماییەکە هەیە بۆ مناڵانی کە مۆبایل زۆر بەکارێنن چیان پێڵێ ئەڵێم نابین بایر بکاربێنە بڕی چاوتان خراپە بێت و هیچ نبینن ئافرین کەواتە ئەو مناڵانی کە مۆبایل زۆر بەکارێنن چاوەکانیان کزە بێ دواتر تااقەتی سعیکردن و خوێندنیشیان نامێنێ وایە هەر بشی هێژارگیان هەژار ئەی تۆ چیوا پێشکەشەکەی گۆراوە گۆرانیە گۆرانی ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ بەبا پشکۆلا مەگری مەرگری بە خۆلا دایاسی گیراوە منی لای تۆ داناوە منی شەرچە مناڵم خەریکی ئیش و ماڵم هاگرو هارخاڵ ها بابەتی گروگاڵ ببا پێ بکەنە ژیر بە بەس چاوەڕوانی شیر بە وایە ئەفەرین یەک چەپڵێقایم بۆشە چۆڤینجان چۆنی باشی ئەیە خوار باشبی چۆڤینجان ئەی تۆ لە قوتابخانەی ئەی تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەفەرین هەر بشی چۆڤین ئەی پرسیارێکم لە کوڕەکان کەروتم ئێوە خەریکی چین ئەی ئێوە وەکو کچەکان کاتێککە پشووی هاوینە لە ماڵەوە بۆ خۆتان دانیشتون خۆتان بەچێوە سەرقاڵەکەن یاری ئەدی ئێوە چی یاریەکەکەن بێکەوە یاری خوشکوبرا خوشکو برا ئەڵڵا ماڵە باجێنەوە شتانە ئەیکە یاریەکی خۆشە منیش لەگەڵ هاوڕێکانمە ئەو یاریان ناکەم بەڵام ئەبێت لە نزیک ماڵەکەمان بیکەین نەزانین بۆچی بۆ ئەوەی دوور نەکەوینەوە لە ماڵەوە دایە و بابا بە دوامانان نەگەڕێن و نەترسن وایە ئافرین ئەی باشە پێم بڵێ چیرۆ کوشتی وا خوێندنەوە هاوینان حەسا لە کتێب خوێندنەوەیە زۆر باشە کەواتە منیش ئەمڕۆ گۆڤارێکە بۆیە ناوی گۆڤاری پەپولێ ڕێکلاوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە و بە دیاری بۆ ئێوەی نردووە بۆ هیوایم کە ئێوەش بیخوێندنەوە و سوودی لێ ببینن باشە یەک چەپڵێقایم بۆ چۆڤینجان هەر بشی ڕۆژبینجان چۆنی ئەحواڵە چۆنە ئەیە خوار باشبی ڕۆژبین لە قوتابخانەی لە پۆلی چەند لە پۆلی پێنج ئەی ئافرین هەر بشی ڕۆژبین لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە هەتا پۆلی چەند هەتا پۆلی شەش ئەیە گەر دەرچم بۆ پۆلی حوتی تر واز لە خوێندنێنن ئەیە چ لەکوێ لە چەقش زۆر دوورە لێتانەوە
ناوەڵام ئەی بە پێچنیان بە چیات چوە بە سیارە بە سیارە باڵێ باشە ئەگەر مناڵ بە سیارە هاتو چۆ بکە ئەبێ ئاوا جامەکە بکاتەوە خۆی لە جامەکەەوە ئاوە بێنێتە دەرەوە سەیری دەرەوە بکە ناخێت ئەی ئەبێ چی بکە ئەبێت سەر نابێت دەرکات ئەبێ بە بێدەنجی لەکوێ دانیشە لە ناو سیارەکە لە ناو سیارەکەیە بۆ ئەوەی سەر لە شۆفێرەکە شتێک نێە و خۆشی تووشی ڕووداوێکی هاتو چۆ نەبێ وایە باڵێ ئافرین ئەدی پێم بڵێت تو حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر بەڵێ. هەر پشی باشە کە بووی بە دکتۆر یەیتەوە ناوچەکەی خۆتان و خزمەت بە گوندەکەی خۆتان بکەیت باڵێ ئافری ڕۆژبینجان یەکچە بڵێ قای بۆ ڕۆژبین دەست خۆش هەر بشی محەممەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی ئاخوار باشبی کاکە محەممەد بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئەفرین هەر بشی کاکە محەممەد بەڵێ گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکەن بەڵێ ئەی کاری کشت و کاڵ زیاتر چیەکەن لەم ناوە گەنم گەنم جۆ برنج گەنم جۆ برنجی شەکەن بەڵێ وا دیارە ناوچەکەی ئێوە ئاوی هەیە وایە بەڵێ زۆر باشە باشە خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ بکەن باشەیان کاری کشت و کاڵ نەکەن بیکەن باش بیکەن باشە بۆچی لەبەرەوەی خەڵکی گوندەکان لە ڕێی کاری کشت و کاڵەوە ئەتوانن داهاتێکیان دەست بکەوێ و خۆیان بشێنن وایە بەڵێ خەڵکی شارەکانیش لە ڕێی خەڵکی گوندەکانەوە سەرچاوی خواردنیان دەسەکەوێ وایە بەڵێ ئافری ئەی تۆ لە کاروباری کشت و کاڵە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ چیان بۆکەی ئەگەر باوکت و برا گەورەکات و ئەوان لەسەر کاری کشت و کاڵ بن تۆ ئەچی چاو ئاوشتیان بۆ بەری بەڵێ ئافرین کەواتەوە کارێکی گرنگە کە ئێمە هاوکاری گەورەکان بکەین وایە بەڵێ هەر بشی محەممەد جان محەممەد بەڵێ ئەدی بزانین چیما پێشکەشەکەی وەرزش گزنگێکی گەشە شەنگی دەست و قاچ و لەشە نەخۆشی و بێهێزی و سستی تیپی وەرزش لێ بێبەشە گەنجان قوتابیانی زرنگ وەرزش وانایەکە گرنگ بیکەن بە خوو تاک و ماون هەر نەدۆڕێنن لە ژیان ئەفری هەر بشی یەکچە بڵێ قامی بۆ لێبەن دەست خۆش ئەفری ساراجان بەڵێ ئەی تۆ چۆنی باشم باشی هەر بشی یاخوار باشبی ساراجان بەڵێ تۆ لە پۆلی چەنی شش لە پۆلی شەش ئافرین هەر بشی سارا بەڵێ ئەی گوندەکەی ئێوە کاری ئاژەڵداریەکەن هی مانگا واتە مانگا بەخێوەکەن بەڵێ بە تەنیا مانگا بەڵێ ئاها باشە سوودی مانگا و ئەم شتانە چییە؟ شی ئەیدۆشین ئێ شیرەکە شەفرۆشین شیرەکەشی ئەفرۆشنەوە وایە؟ بەڵێ باشە کاری کشت و کاڵ و ئاژەڵداری گرنگە بۆ خەڵکی گوندەکان وایە؟ بەڵێ باشە ئەگەر خەڵکی گوندەکان کاری ئاژەڵداری نەکەن سەرچاوی ژیانیان دەسەکەوێ نا کەواتە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان ئاژەڵداری بکەن وایە؟ بەڵێ بەڵێ ئەفری تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ باشە چیان بۆکەی قاپوشت ئەشم قاپوشتە شوی بەڵێ باشە ئەی گرنگی بە پاک و خاوێنی ژوورەکەی خۆ یان کەیتەوە لە قوتابخانە پۆشاکەکانە چی لەکەی کۆیانەکەمەوە هەڵ خۆیان نەکەیتەوە و چیان لەکەی هەڵیانەکەم ئافرین ئەگەر وایە لێ نەکی پیسە بن و زوو چڵکنە بن وایە بەڵێ هەر بشی یەک چە بڵێ قایم بۆ ساراجان ئافرین دەست خۆش مەبەست بەڵێ چۆنی وها باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی یاخوار باشمی مەبەسیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی شش لە پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بشی مەبەست بەڵێ باشە گوندەکەی ئێوە لە ناوچەیەکی شاخاویە وایە بەڵێ باشە ئەم ناوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چیوچی وەکو سوێسکە و کە و ڕێوی و چەقەڵ و تا ئەی بەراز بەرازیشی لێ بەرازیشی لێیە بەڵێ ئەی هاوان باشە ئەم ئاژەڵانە ئەگەر ئێمە ڕاویان بکەین کارێکی ڕاستمان کردووە یان هەڵا هەڵا بۆچی لەبەرێ گوناحن لەبەرەوەی گوناحن دواتریش ژینگەکەمان بەوانەوە جوانە دواتریش هاوسەنگی زەوی نامێنێ ئەگەر بێت و ئێمە ئەم ئاژەڵانە ڕاو بکەین دواتریش ناوچەکەمان چۆڵە بێ و هیچ ئاژەڵێکی کێوی ڕوو ناکاتام ناوە وایە بەڵێ باشە ئەگەر یەکێک بێتە ئەم ناوە ڕاو بکات تۆ چیەکەی ئەبێ پێ بڵێ وامەکەەوە کارێکی خراپە ئافرین ئەبێ ڕێگری لێ بکەیت و بڵێ ئەمە مەکە کارێکی خراپە وایە بەڵێ هەر بشی دەست خۆش ئافرین یاکچە بڵێ قای بۆ مەبەزگیان دەست خۆش
لاوی بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە بەڵێ باش ئەی خوار باش بیلاوی جان لاوی بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 ئافرین بەڵێ. هەر بشی لاوی بەڵێ تۆ لە وەرزی بەهار و نەورۆز و ئەمانەیە ئەچی بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەو پاشماوانەی پێتە ئەها بۆ نمونە قاپی زیایە و ئەو شتانەکەیتر ئەبێ فڕێبی تۆ چیان لێکەی کەیتە زەرفەکە و ئەیکەیتە تەنەکە خۆڵە ئافرین ئەیکەیتە تەنەکەی خۆڵەوە بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە بەڵێ باشە ئەگەر بینی و گەشتیارێک هاو بۆم ناوچەی ئێوە بۆ سەیران دواتر پاشماوەکانی لەسەر زەوی فڕەیە تۆ بەڵێ. چی پێڵێت و هەڵوێستە چیە بێ ئەبێ بڵیت بیکە زەرفێکەوە بیکە تەنەکە خۆڵەکە ئافرین بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە ئافرین لاوی جان لاوی بەڵێ ئەی ئەزانی شتێکمان پێشکەشکەی بەڵێ چییە؟ مەتڵ مەتەڵ جان نیش زۆرم حەز لە مەتەڵە ئەدی ئەو ڕێمزای مەتەڵەکەی چییە؟ ناوی شیشە و دەرەوەی گۆشتە ناوەی شیشە و دەرەوەی گۆشتە بەڵێ سەقفە نە هەنارە نە شووتیە نە گۆشتە نەخێر ئەی چییە؟ کەباب کەباب وەڵایە بۆ هە بمزانیە کەبابە بەڵام بیرم چۆ ئافەری لاوی جان یەک چەم لێ قایم بۆ لاوی دەست خۆش هەر بشی ژیلوان چۆنی باشە باشی ئەی ئافەری ژیلوان جان ژیلوان نەچۆتە قوتابخانە هاوڕێیان وایە باشە ژیلوان حەزەکەی زوو گەورەبی وەکو هاوڕێکانی زوو بچیتە قوتابخانە کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زوو وەستی ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ لەگەڵ هاوڕێکان تا وەرزشکەی بۆ ئەوەی زوو گەورەبی باشە ئافرین یەک چەپ لێ قایم بۆ ژیلوان گیان مناڵەکان دانیشتەکەمان خۆش بوو ئەی گفتوگۆکانیشمان خۆش بوو وایە من زۆر سوودم لە گفتوگۆکانی ئێوە بینی هەر بژین بەڕاستی مناڵی زۆر قسەزان و گوێڕایەڵ و ئاقلیش بوون هەر بژین من ئەمڕۆ لێرە کۆتایی بە بەرنامەکە مێنە هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحافیز